ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە هەوڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ میلیتاریزە و جەنگیکردنی کەشوفەزای شارەکانی کوردستان. خەڵکی تێکۆشەر و ئازادی خواز هەروەک ئاگادارن حکوومەتی کۆماری ئیسلامی لەم چەند ڕۆژەی دوایدا بە توندوتیژی و وەحشیگەری زیاترەوە دەستی داوەتە سەرکوت و کوشتاری ناڕازیان و تەنانەت ڕێبواران لەسەر شەقامەکان و بەداخەوە ئاماری گیانبەختکردوانی کوردستان لەم 3-4 ڕۆژەی دوایدا لە سنووری 3 کەس تێپەڕیوە و بە سەدان کەسیش بریندار بوون. سەرکوت لە شارەکان و ماجراجوویە نظامیەکان لە دەرەوەی سنوورەکان لە دژی خەڵکی کوردستان ئاستێکی نوێ بەخۆیەوە گرتووە. کۆکردنەوەی هێز لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان و هەڕەشەی هێرشی زەمینی وەک نمونە و لەشکەرکێشی نظامی بۆ سەرشاری مەهاباد، بۆکان، سەقز، سنە و شوێنەکانی تر لەم چەند ڕۆژەی ڕابردوودایە. هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بە چەکی قورس و نیوە قورس و لەگەڵ کەڵگوەرگرتن لە هێلیکۆپتەری نظامی و پەهبادەکان فەزایکی جەنگی بەسەر خەڵک و شارەکانی کوردستاندا سەپاندووە. لە پاڵ ئەم کردەوانەدا ئێمە شاهدی ڕاگەیاندنی دروستبوونی گروپێکی چەکداری بێناسنامەی کە هیچ حزبێکی سیاسی ناسرا و چالاک لە کوردستان بەرپرسیارەتی کردەوەکانی وەستۆ ناگرێت و بەکردەوە لە خزمەت دەستەبەربوونی ئامانجەکانی کۆماری ئیسلامیدایە بۆ نیزامیکردنی فەزای شارەکان. سەرجەم دیاردەکان ئەوە دەڵێن کە حکوومەتی ئیسلامی لە هەوڵی کوشتاری زیاتری خەڵکی بێدەفاع و ناڕازی کوردستاندایە. حکوومەت بەرق، ئاو و ئینتەرنەتی بەشێک لە شارەکانی مەهاباد و باقی ناوچەکانی دیکەی کوردستانی بڕیوە و دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری دەرمانی و پزیشکی گەلێک دژوار بووە. کوردستان سەنگەری قایمی خەباتە لە دژی کۆنەپەرستی ئیسلامی و لە دوو مانگی ڕابردووشدا سەرجەم شارەکان و تەنانەت ژمارەیەک لە ئاوایەکان بوونەتە گۆڕەپانی خەباتی خەڵکی شەریف و ئازادی خواز لە دژی هێزە سەرکوتگەرەکانی حکوومەتی ئیسلامی. مانگرتن، ناڕزایەتی و پەیگیری و بەدواداچوونی داخوازی ئازادی خوازانە، دموکرات و بەرابەری تەڵەبەکان قین و تووڕەی دەسەڵاتدارانی ئیسلامی لە خەڵک و حزبەکانی کوردستانی گەیاندووەتە ئاستێکی گەلێک بانتر. خەڵکی کوردستان لە هاوچارەنووسی لەگەڵ باقی خەڵکی ئێران خوازیاری دەستەبەربوونی مافە ئینسانی و سەرەتاییەکانی لەوانە ئازادی، دادپەروەری و ڕووخانی حکوومەتی ئیسلامین. ئێستا کە پیلانەکانی ڕژیم بۆ دووبەرێکی نانەوە بە بیانووی مەسهەبی و نەتەوایەتی لە کوردستان و لە سەرتاسەری ئێران بەرەو ڕووی شکەست بۆتەوە و خەڵکی مەهاباد دروشم ئەدەن، کورد و بەلوچ و ئازەری ئازادی و بەرابەری لە هەوڵدایە بە دەستبردن بۆ توندوتیژی زیاتر خەڵکی کوردستان چاوترسێن و بێدەنگ کات و بوار بۆ سەرکوتی ئاخێزی جەماوەری لە باقی شوێنەکانی ئێران فراهەم کات. ئێمە سەرجەم خەڵکی شەریف و ئازادی خوازی ئێران ڕایگشتی دنیا ڕێکخرا و ناوەندەکانی لایەنگری مافی مرۆڤ، کەسایەتی و چالاکوانانی فەرهەنگی، هونەری، وەرزشی و سیاسی بۆ پشتیوانیکردن لە خەڵکی کوردستان بانگەواز دەکەین. پوشەڵکردنەوەی پلانەکانی حکوومەتی ئیسلامی لە کوردستان توانایی خەبات و خۆڕاگەری لە سەرتاسەری وڵاتدا بەرز دەکاتەوە و هاوچارەنووسی خەڵکی ئێران بەهێزتر دەکات. بژی یەکێتی خەباتکارانی خەڵکی کوردستان لەگەڵ باقی ئازادی خوازان و خەڵکی شەریفی ئێران. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران 19 خەزەڵوەری 1401 20 نوامبری 2022